بە ئامانجی بڵاوکردنەوەی هۆشیاری لە نێو هاوڵاتیان و گرتنەبەری ڕێکارە خۆپارێزیەکان لە ڤایرۆسی کۆڕۆنا لە قیسۆرانی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان ژمارەیەک پرۆشەر و دەمامک و دەستەوانەیان لە نێو بازاڕی قەزاکە بەسەر هاوڵاتیان دابەش کرد. ئێمە ئەوڕۆکە زۆر بە پێویستمانزانی بۆ ڕوبەڕووبوونەوە لە کۆڕۆنا لە ژێر ناونیشانی فریشتەکانی میهرەبانی ئێمەوە کارمەندی تەندروستی وەروە وەک لە قیسۆرانی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان بارچی سەرشانی خۆمانەزانین کەوە خۆبەخشانە هەستاین بە تەوزیعکردنی 600 بڵاوکراوەی تەندروستی و واروە 600 دەمامک و دەسوانە بەسەر هاوڵاتیان و واروە ئەو سایقەکانی ئەم دەڤەرە بۆ ئەوەی کەمێک لە معاناتی خۆپارێزیان فێر بکەین و واروەها ئەو دەمام کوشتانیان بەسەردا تەوزیع بکەین بۆ ئەوەی خۆیان بپارێزن لە ڤایرۆسی کۆڕۆنا واروە گرنگی بە خۆپارێزی بدەن. لای خۆشیانەوە هاوڵاتیان دەستخۆشی خۆیان ئاراستەی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان کرد کەوا لە خەمی تەندروستی هاوڵاتیانن لە پێناو پاراستنی کۆمەلگا و سەلامەتی گیانی خۆیان هاوڵاتیان بەڵێنی پابەندبوونیان بە ڕێنمایە تەندروستیەکاندا. بەخێر بن سەر چاوە وڵای شتێکی باش دەکەن ینی بەڕاستی خۆپاراستن لەو نەخۆشیە زۆر گرنگە زۆر بەڕاستی خاصە لە خەڵکی سۆران لە دەور وڵای دەست خۆشیان لێ دەکەن کە ئەو شتانە تەوزیعەکە لەسەر ئەو خەڵکەی و زۆر بەمنونیانی دەستیان خۆش بیتن شەشی باشەکەن بەڕاستی زۆریش زەرورە خۆ بپارێزن بەڕاستی ئێستا زۆر زەرورە بەڕاستی ئێستامە دوکاندارین نازانین کۆ خۆ بپارێزین بە هەموو شتەوە خۆ پارێزین بەتەبای خۆی دەستخۆشیان لێکەین لەو بەڕێزانە کە ڕێنمایی خەڵکەکەن بۆ تەندروستی خەڵکی یعنی بەڕاستی کە مەسەلەن کە ئەو شتانە بەسەر خەڵکیدا دابەشەکەن و ڕێنمایی خەڵکەکەن یعنی وا خەڵکە و پێویستیشە خەڵکیش یعنی پابەندبی بەو ڕێنماییانە. بەهۆی زیادبوونی هەڵگرانی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان ڕێکارە خۆپارێزیەکان تونتر کراونەتەوە داواش لە هاوڵاتیان دەکرێت ئارام بگرن و بۆ دووربوون لە دەردووبەڵا لە ماڵەکانیان بمێننەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.